باش کاک هەڵۆ ئەلۆ قادرجان حواڵ باشە کاک هەڵۆ خانەقا مەشهوری وایانە تۆ یەکێک لەو چالاکوانانە بووی کە لە وەرتێ هەم بریندار بووی هەم بەشدار بووی دەکرێت پێمان بڵێ سەرەتا یعنی ئامانستان چ بوو لەو چالاکیە و چۆن ڕێک خرا ئایا تۆ بەشدار بووی و ئامانجی سەرشتان چ بوو لەو جوڵانی ئەو خۆپشاندانە ئەنجامدانی خۆپشاندانە بەڵێ شەشی سڵاو لە خۆت و لە بینەران و بیسەران من ناوم هەڵکەوت ڕسوڵ قادرا ناسراوم بە هەڵوو خانەقایی بەڵێ ئێمە کۆمەڵە گەنجێک کە ڕۆیشتین پردی ئافیزمان ڕۆشتن بۆ پردی ئافز بۆ داواکردنی دوو مافی سەرەتایی کە یەکەچیان کارەبا بوو یەکەچیان ڕێدانی ئەو زبڵ و خاشاکە بوو کە یعنی گرفتەشی زۆری لە بۆمە دروست کرد بوو کە شەوی یەکەم ڕۆیشتین خۆپشاندانەی هێمنانن کردو وەڵحاصڵ ئاسایش و ئانە هاتن و وعد و باڵێنی 100% پێداین کە ئەمە نوێنەر بووین ئەمە برادێری کەم نوێنەر بووین نوێنەری ئەو خۆپشاندانانە بووین والعاصل باڵێنەکانیان پێداین و ڕۆژی ئەلەنائیە کۆبوونەوە چاپێکردین کە یعنی وعدی 100% بۆ یەکشەم کارەبا چابی کە یەکشەم یعنی کە کۆبوونەوە لەگەڵکردنەوە چیان ئەو دوو شەشانە 100% چاکردی بەڵام یەکشەم ڕۆیشەوە کەی ڕۆی کارەبا باشتر نەبوو کە ئەوان بەتەعداوە ئەمە پێم بتن دووشەم دێنەوە ئەوەی ئەوان بە تەعداوە کارەبای ئیقەسری هەبوو کارەبای وەستەیان گوشاندەوە یعنی تەعدایەک بوو لەگەڵ خۆپشاندەرانیان کرد کە فەرمون وەرنە پردی ئافز یا بن وەرنە پردی ئافز ئێمەشکە لەگەڵ کۆمەڵە گەنجێک لەگەڵ کۆمەڵە چالاکوانێکی مەدەنی بێت سەگ بێ هیچ سەکەشی بەسیتیش ئەمە چوینە وێندەرێ چوینە پردی ئافز چوینە وێندەرێ لەوێندە کۆمەڵە هێزەشی زۆر کە کۆمەڵە هێزەشی گەلک زۆریان هینا و لێن دەرێ هاتن گوتیان نوێنەر وەڵا ئەمەش وەڵحاصڵ قسەن لەگەڵکردن گوتیان کاکەجان ئەگەر بەخۆشی سۆڵەکەن ئەگەر نا بەزەر دەرکە سۆڵەکەین ئەمە گوتن نەتوانن وەڵحاصڵ یەک لەوان یەک لەمە دەمەقاڵەکە لێ دروست بوو دوایێ بەرپرسەکە و ئانیان هات کە ئەو بووکوژەکە هات سەر سەمەد عومەر بەڵێ کاک هەڵۆ پلەی چییە سەمەد عومەر جێگیری ئاسایش سۆرانەوە نیان سۆرانە بەڵێ ماوەچیش دەوامی لەوە تێبوو مەسعود ئاسایشی وەرتێ ئەوە لە وەرتێ دەوامی کرد وەڵحاصڵ بێ یەخود و ئەوان بەمێک زەمینەوە وەناو خەڵکی کەتن بە سیارە و بەتەقەکردن و بە لولەت فەنگان لە خەڵکیاندا هەتا ئەمیان کرد بە بەردەسان بە لولەت فەنگ و خونکە دەواسان لە منیاندا ئەو جارەی تەقەی ڕوبەڕوویان کرد کە خۆ دوسیتە لە ڤیدیۆکە کەکان ئەسەر چۆن ئەکوژرێ یعنی تەقا هەوایی نییە تەقا ڕوبەڕوو لە ئەوەیە کە فیشەک وەک ئەوەی وە بندەست و پێ و بەڵێ بەڵێ ڤیدیۆکە دیارە چەند کەس بریندار بوو کاک هەڵەوە بزانام خەڵکی تریش بریندار بووە هەر کاک حەسەن شەهید نەبووە بەڵێ ڤیدیۆەکەی دیارە پرۆگەنجێکی قەسرێ کە هەر بەلولەتانجی ئەو پڕی بۆکەکەی بریندارەبی دوای کە لە کاک حەسەنەدا هەردووبارە پرۆگەنجێکی دیکەی قەسرێ هەر بەدەستی ئەو نەعەزانە شەکێک بەر قۆڵیەکەوی بەر باشەکەوی وەڵعافڵ ئەوان بە گولە یەکەشی تریش بریندارە کاک هەڵۆ ئەوش هەر بە گولە بریندارە کۆمەڵە گەنجێکی دیکەیە کە برینیان سۆک بوو بۆ نمونە شەشکان پێدا بوو دداشکانی تێدا بوو ڕوشان و بریندار بوون و بەربوونەوە و قورتکە دەباسی تێدا بوو یعنی ئەو هێزانی هەر هات بە لۆ تند و تیژی هات ئەوە نەبوو لەگەڵتان بە زمانەکی ئەو هێزە بە شاهیدی خەڵکی مەتیقەی تەعادایەک بوو لە مەتیقەی میان کرد گوتیان کارەبای قەسرێ و مەتیقەی سۆمان هەر هەبوو کارەبای وەرتێ هەر لە حافیزیان گوشاندەوە وەکو تەعادایەک گوتیان ئەگەر خۆپشاندەران پیاون بێنە پردی حافز بکرد مامەڵەیەکی ناتەندروستە کاک هەڵۆ دوای ئەوە ڤیددیۆیەک بڵاو بوویتەوە لە ڤیددیۆکە ئەتوو دوو کەسن بەڕێزەشکەیە کە گوایە بەراعەتتاندایە و پەشیمانن کۆمنتی تو چییە لەسەر ئەوەی بەڵێ توی من ڕوونکردنەوەی تاو لە بۆ بەڵێ ینی
كأوي بيويسا داوي لي بردن كأوي بيويسا بيت الشرخات وداوي لي بردن لو خلقيكا قرقنزا شيوطي من نيكا شما داوي حقي ما في خلشي بالك يا كرديها لبو بس يتريشت كأو كهرباء وزي زبلكا بله لو قلت فيديو هيدا اما لقال كاك احمد داينا ك ما مستانسنشين هي ما مستانسنشين برقد كي هي خلق همو ايناسي ما مستانسنشين تيودي بمن وكر قوتي كاكلو عملية شو شكاو لبو حال كم تتا اسايش هرشو برشي زوري كرتي تحدى زوري كرتا ابدم قريتو والعاصل یک دقیقه کالو یک دقیقه کالو یعنی دوای خوب شاندانه که دوای آوان خالچان شهید کردی و بریندارش کردی هشتا هرشتان نصدقن هرشت لگنزانی ورتید بله بله اما لانی پیوندی دارشم آگادار کرده و چه نوانه هرشت دکن دان ناسن که کالو بله هموی ناساون هموی وانا عسلی زنیاری فوایش دادمی سگرون کردن دستگاه امنین یان کادری حزبین نه دستگاهی امنیه یعنی سگدارک او هرشو قروشی لماکات دومیش که ما مستانسنشین برگرکی هم خلق ناسي فري برز ما وصل عبد الله تيوني بموكل قلت يلا عزكم ولكياوتي خوي اويش قلت عزكم اشكت على ابو الكم مش قلتم احمد هيك منكر يا من اگر بش كوجرين خويني من الاخوين شيء حسني زياسر النية بابو كوجرين في شرفنا امن داولي بردن وانا كم قلتنا شيخ سران تيوندي في وكردي ما قلتي شيخ سران چه كاك هلو شيخ سر بله بله بربرسي بوليسا پلیسی سوران بله والاصل قلت لك امن اوان نابينم اوان بهيش شويه من نامك نوانو داخل تسليمي وانا كمو اللي برديش راكم وبدوي اوي قلت لك شيخ سران بس ورقه لبونا دوما على بابين بلين شبه كزار شكونا كانوا مش هربكو براتي وبرادراتي وثقتهم سوء انما علي واندانشتين كما وصلنا شيء زعتها شيء هنا ورقة سبيتة دا وكا ورقة كان هنا دري لين دري بناي من هذا الشت مصراب وقتي فوريس أو كهاش تشوا بنيس كمش ها ديارة ورقة كم لبرد صو أي خوين ما على منها تود رسول قادر مو دا اللي بدنا كم جرى شيء هنا كم بقواي جورا قشمرين بورقة كقشمري قلتم أمن زلام من كشتيا أمن ترياكم لنا شيء دا اللي بدنا كم باشا ندي تزيل كلا يقدر كاكل كوت كاكلو ندي تزيل ركن كوخين توا يعني كل يتقرا يعني او مع مصاب الرضا اما بيأجا لو او تصوير اكلته يعني او بالرضا او كري او مع مصاب سنجينا نظم داولي بردن كم نعود بله زنجي يعني او في ليلة تانكرديا او لجاوز وانا بفيلنا اوينا كمسكا برادر مو كساتي ما تخينا بلام بس كشتي وادكا تزيل دكري بله بوليس يلي لو كري كرديا كانما او ببيتارستي وبرا غوري ما وكوي كمال الشجار المال ما وصل عبد المال محمد برقتي والحاصل دوباره فيديو كيلو شيخ سراني نار يعني قوتي كاكا والله هالكود رسول علي امن داوي بردنا كمو احترافنا كمو اگر دنيا خرابي قلت يا قوتي تي باليني تيب باليني 4 مليون هاريان تيب دري كبس دواسو بس مبازاري بينن قلت خويني شهيدي ما لو بارو هو يزور قورتنا امن دزانانم و دنياش بن داوي بردنا كم زاها اوي كمالك اشتش كم اخوين ما اويان ليدر هنا وصلتي من يعني دوباره لصار فيديو كيدانا فيديو كانما امنم داولي بدنا كم الليره بهم خلشي بالك يلا والله امن لبينا وخلشي فقيري بالك كان لان كي شورش لو انا هم خلق باسي بالك كلي بالك انا اسي برو لا هردر كشمال شيء بالك يبدا خاون شهيده خاون تصحيه لبينا او اسبي او اما خاوني او اسبينا نك بنا مالو ناسان فلان وفلان كاس امن لبينا او شيء واف كردوا لبينا كهرباء وجيان وموسي او خلقي واف كردوا هيسش بشيماني مو تحداش اكم نزلا من كشتيان نبرين دارم كرديان نترياكم يبوانا فردم تقاندي توا كتومتي او يعني لبو من دروس كريا لبو منو امدي الان هاتينا مع الطيب تقينوا هاتينا فردي تقينوا كومالك سواشو كارينا وخلش بلاو كنوا
بەڵام من تەحەدا ئەەکەم کە هیچم نەکردیا هیچ لەو کاک هەڵۆ بەدەر لەوانە بەدەلەوانە ئەگەر بشم کوژم ئەها بەس ئەو داوای لێبوردنەت هەموو دێرەکان خیندرایتەوە یان بەس یەک دوو دێرە لە ڤیددیۆکە ئەوەی دیکە تەماشای زارم بکەن با خەڵک تەماشای دەو بکە تەماشای ئەو ئەوانشکە ئەگەر تێکی کردەوە ئەمە تەحەدایەکەکەم تەحەدایەک بە لە هەر هەموو هێزان یەکات والله داوای لێبوردن ناکەم ئەگەر بشم کوژن والله داوای لێبوردن ناکەم ئەگەر پاسەشم بکەن وە تەحەداش ئەەکەم بە ژیاندا داوای لێبوردن ناکەم ئەوەی کە دەبی بەناک ساری بێتە بندەستەیمە داوای لێبوردن لە خۆبڕیدا شەهیدا بکە داوای لێبوردن لە خەڵکی سەرنەوس و خەڵکی وەرتێ و باڵەکایەتی بکە ئەو هێزە سەگدارە وەشانە کە هاتن ڕوبەر و تەقیان بەسەرمەدا کرد و ڕوبەر و خەڵکیان لێ کوشتینە خەڵکیان لێ بریندار کردینە ئێستا هاتینە چاواشەکاریەکە هەر لەوەتەی ئەوانە دروست بووینە هەمووی ژیانیان بە درۆ و دەلەسات و بە بوختان و ئەوانە بەسەر بردووە خەڵکی فەقیر سبکە یعنی ئەو خەڵکی بژن ئەمە سبکەم گەنجەشی بێتاوە کە بەوەڵڵا بلا ڕسمی وەسەکەشت لە بۆ ئەنێرم بەماوەی 29 ڕۆژان لە کەناڵ ئێنارتیش باسم کردووە وە ئاشیکەمەوە بە 29 ڕۆژان 650,000یان لێ وەرگرتیمە ئەو زاری کارەبایان کە کارەبای هەموو جیرانانم هەبووە لە سەیرانگەیان کارەبای منیان بڕیە باشە بە شاهیدی 4-5 بەرپرسی ئەوەی کە تەلەفۆنم لە بۆ کردینە بەواسە یعنی وەرە ئەو کۆڵە پارە لێ وەربگری بەواسەش کارەبان داتەوە بەواسە کارەبای منیان دایتەوە کارەبای هەرەوەی هەبوو بەس کارەبای من بڕایە فی سەبیلی چەند ساڵەوانەی مەدەنی بووی مەچوومە داوای حەقی خۆم کرد یعنی کارەباش تەنە سە دەبڕن کاتێک دەنگ هەڵدەبڕن بەو گەرمایە لە دوای ئەو خۆپشاندانەی لە دوای ئەو خۆپشاندانەی کارەبان بڕاوە والله وەبی لە کارەبان بڕاوە هەڕەشەن لێکراوە بوختانت پێکراوە ڤیدیۆی نادروست و چاواشەکارین بەسەردا ساغ بوویتەوە کە ئەو شەوەش کە ئەمە لێن دەرێ بووین ئەمن دەمەوێت ئەو خاڵە زۆر گرین کە کاک قادر ئەمن لێرە زۆر سپاس تیبرانی پۆلیسی وەرتێ ئەەکەم وەرتێ یعنی کە خەشم و کەسی ئێمەە خەڵکی مەتیقەی منە سپاسی کاک زەنگەی یەکەم کاک زەنگەی شهید خالد وەرتی کە خەڵک ئێستا بوختان بۆ یەکە یعنی بە مەدەنی بە خۆبەخشی هاتبوو یعنی ئەگەر لەبەر ئەو کۆمەڵە کەسەی نەوبایە کاکێدیە کاکێدی مەلا عەبدوڵڵایە کاک دارەوانە کاک ئەفراسیە مامۆستا زەمیرە ئەو کۆمەڵە کەسانە خۆبەخش نەهاتبانە بەڕەوانیان نەکردبایە و بەرەیان لە ئاسایشی نەگربایە ینی کێشە هەری بوو لە مابینی پۆلیس و ئەوانەش دروست بی کە نەیان هێشت پۆلیس نەیهێشت زیاتر خەڵک بکوژرێ ئەگەنا هەدەفیان ئەمن بوو شهید حەسەن بوو ئەحمەد بەرگرکەی بوو ئۆپرێکە ڤیدیۆکەی یعنی تو پێ دوایە کاک هەڵۆ یەک دەقەیان تو پێ دوای ئەوان بە بەرنامە هاتبوون هەتە تیرۆرتان بکەن گومان دەکەی بەڵێ چۆن گومان دەکەی چۆن هەست پێ کرد بوویە قادر هەموو شەوێ کارەبایی نعیەی وەرتێ و نعیە قەسری پێکەوە ئەبڕا ئەو شەوی کارەبای نعیە قەسری هەبوو کارەبای نعیەی وەرتەیان بڕی وەکو تەحەداش کە ئەمە لە سۆری و لە پەیزی خۆمان پۆستمان کردبوو ئەو شەو پردی عافیس ئەگرین هەتا بوداوای کارەبا و ئەوانەمان لە بۆسانەکەن کە ئەو پۆستانیان دیت هەر هەمووی ئاسایش بوو ئاسایش ڕێک کارەبای ئیمەیدای خست کارەبای نعیە قەسری و سمیلان و سۆمان و مەتیقەی سەری هەبوو بەس کارەبای وەرتێ وشابەوە وەکو تەحەدایەک بۆ بیان ئەگەر پیاوەن با خۆپشاندانێ بکەن بزانم ئەو پیاوەنە بەس چێ دەرێ لەو کوشتنتان هاتبوون کاک هەڵۆ بەرمونە قادر هەر کۆمەڵێک زەلامیان دەگەدا بوو یعنی ڕوبەڕ و هەر هیچ قسەت لەگەڵ ناکردن پەلاماریانەدای ڕوبەڕ و لیان ڕائەکێشای ئەگەر ئەتوو قەزت کوشتنی من نەبی لێم ڕائەکێشی بەلوو لە فەنگم لێ ئەدەی قسەی نەشیر و تهدید بە مەتیقەیەکەی هەتا جنێویان بە هەموو مەتیقەی باڵەکایەتیدایە ئەگەر پیاون ئەگەر ئەومان لێ نەکردن ئەوانەدا نازان شێ وەرە پیاو بن وەرد تێگەی باشە کاک هەڵۆگە دوایین قسەت هەبێ بە موختەسەری سپاست دەکەم واللهی زۆر سپاسی جەناب دەکەم دووبارە و دەبارە و هەزار بارە سپاسی برایانی پۆلیسی وەرتێ بە تایبەتی کاکێدی کاک ئەفراسیا مامۆستا زەمیر دارەوان ئەو کۆمەڵە گەنجە بەڕێزە کاک زەنگەی بەڵێ یعنی ئەوانە دیفاعیان بەڕۆ یعنی پۆلیس ڕێگر بووە گەنە ئاسی تاوانەکە زۆر گەورەتر دەبوو ئێمە هیوادارین بەڵێ پۆلیس ڕێگر نەبوو بە خەڵکی زۆر زیاتر ئەکوژرا و بە دیریش خەڵک ئەگیرا و تهدید و شکایەتیشم پێکرا هەتا قیامەتێ شاهیدم لەو ئەوە باشە کاک هەڵۆ زۆر سپاس بۆ تۆ
هاوڕێیان دیدار بوو لەگەڵ کە یەکێک لەو چالاکوانانەی کە بەشدار بوو لە خوپشاندانەکە و ئەڵێت بە فێڵ ئەو دەنگە بە من تۆمار کرای و پەشیمانم برم ئەوەمە ینی ئەمنیان برتەوێندەر چیرۆکەکە بەو شێوە بووە ئەمن داوای لێبوردن ناکەم ئەگەر من یەک خاڵ دەڵێم ینی ئەگەر بە هەر هۆکارێک بی کابرا بە قەناعەتەوە نەیکردیە ئەوە زۆر گرنگە کاتە